ڕێز و خۆشەویستی و ڕەمەزانی هەموو لایەکیش بە خۆشی و شادی ببەنە سەر تا دەگاتە جژنی ڕەمەزان بە هیوانی ئەو مانگێکی خۆش و دوور لە بەڵا بن. ئاوڕێیان ئێمە ساڵێک زیاترە هاوارەکەین یەکێتی نیشتیمانی کوردستان تاوانی دژ بە مرۆڤایەتی لەو زیندانە هەیە. کۆمەڵێک باندی مافیایی بەقەد بیرە نەفتەکی سوود لە زیندانە وەردەگرن، تجارەت بە مرۆڤ دەکرێت، دەستدرێژی سکسی دەکرێت، ئەشکەنجەدان دەکرێت، تجارەتی مخدرات و مۆبایل و ئەوانە، ینی هەندە شتێکی لە زۆربەی سزنەکان هەیە، بەڵام ڕێژەکەی زۆرە لەو زیندانە. ئەماگەر پێشتر لە سلێمانی لەسەر چاکساز سلێمانی قسەم کرد و دەینە سەر هەولێریش گاڵتەمان پێ دەکەن یان بەهات هەر ناکرد. لایوان ئاوڕیان یەک لە ئەوانەی لە خەستەخانەن کە نەخۆش دەمرێت لایەن ژمارەیە بەنمونە، بەڵام لای ما هەر یەکێک لەوانە ئینسانە پێ تێکەچین. ئەو چیرۆکە ئێستاکە یەکێک لەو زیندانیانەی ئەوەتان بۆ باز دەکەم کە ئەساتێکە من ناتوانم بەس لای ئەو گروپە باندە مافیایە ژمارەیە. گەنجێک دوای ئەوەی لە زیندان هەوڵیاندا مخدرات و مۆبایلیان بۆ فرۆشتنەی کردبوون، بڕیاریاندا بیدەن تەسلیم بە نێربازەکەن ناوی هەمە باجەلانە هەر بەخۆی لەسەر بێڕۆشتی دەستگیر کرابوو مادەکەی هاوکات ئەو هەمە باجەلانە بە ئاستی مەئموونی کۆنی مدیری سیزنی سوسێ دەوری باڵای هەبووە، یعنی مۆزەفی زیندایە و ئیجازەی لۆ کردیە نەقلی کردیە وەکووی مەڕووماڵاتی هەیە بە ڤیدیۆ بە ڕسم هەمانە بڵاومان کردەوە. ئەوە کە ئەویان لۆ نەکردی انتقامە لەوەندەی هەڕەشیان لێکردی دەدەینە دەست محەممەد هەمە باجەلانی کاچی بێڕەوشت ترەو کوڕژ لە ئەژمەتە لاقی خۆی سوستاندیە بۆ ئەوەی تەستیم نەکرێ و بە تەمای خۆ کوشتن بوو. ئەمە زۆر ینی هەوڵماندا کە وەزعەکە بتەقێنینەوە و ئیسارە بکەن و ئیسارەشمان کرد، تیماریان نەدەکرد. تەسەوەر کە دوای خۆسوستاندنیشی تیماریان نەدەکرد. من پەیوەندی بەو ئالانە کرد خەری گرتوتم با بەوە ئەدو بڵاو نەکەینەوە، بەس بۆ تیماری ناکەن. تەسەوڕەکەن ئەو کوڕە بنەماڵە یەکێتیە، باپیری شەهید یەکێتیە، لە ڕاپەڕی شەهید بووە لەگە مام ڕۆستەمەوە سەدایکی باسەکە باوکی خۆی بەر تەقینەوە کەوتووە، تەقینەوەی کەرکووک کەوتووە، دایکیشی دەوپەڕی هەژاریدایە و لە ماڵان ئیشەکە کوڕەکەشی ئاوا لێ دەکات. هەمووشان چەندی شەیدکە یەکێتیان هەیە کەچی ئەوە فەعلی یەکێتی نیشتیمانی کوردستانە پاڤێل تاڵەبانی ئەو پیاوە زەریفەکانتە. هاوڕێیان ئەو باندانە بە هەموویان بەدابان شەدەڵەوە دەخوڕن تا ئەندابان شەرم لە خۆت کە وەڵڵی ئەهلی حەقەت شەرمەزار کرد. کورە شەرمە ئەوەی کەن تڕۆیکەن ئەوە ئابڕووی هەمووتانی برد دابان شەدەڵە. سەرپەرشتی ئەو گروپە باندە مافیا دەکا پارەیان لێ وەردەگری. مە چەندین زانیاری و دەنگ و کارماند زیندانم لە بەردەستیدا هەیە. هاوڕێیان ئەو کوڕە وەعد دیسان چەند جارێگەم ئەو کەیسەمان گەورە کرد بەو نیازەی کە بەری بدەن. تاان ئێستا دەبایە لە 8 بەر بدرێ. خالی شوانی پەیمانیدا پەیمانەکە خۆی جێبەجێ نەکرد. زۆربەی ئەوەکانیان تەواو بۆ 2 کەس هەن، عەبدوڵڵای شئون و دڵشاد مجرم لەسەر ئەو حاڵی ئەڵێنەوە چۆ زیندانی بسوستێنیت. علم لە داخلی تەسلیمی ئەو مافیایی نێربازەی نەکرێ. تاان ئەو نێربازانە ژووری تایبەتیان هەیە، وەکو تەلەڤیزۆنیان هەیە، مۆبایلیان لە دەستە تایبەتنیان 2-3 کەس ڤیپن ڤیپ 5 ئەستێرەیە. بەهەرحاڵ ئێستا لەسەر ئەوەی دڵشاد و عەبدوڵڵا و ئالان و ڕەنجە و نازم شەریف کە مدیری ئەو سزنەیە سزا بدرێنە دادگا، ئەو کوڕە بەرنادەن شکایەتیان لێ کردێ گوایە هەوڵی سوستاندنی زیندانی کردایە. ڕەوانی بەغدایان کرد تا هاتەوە زۆر ئەوەی دیست نانوێ بەری بدەن، مودەی یاسایی خۆشتەوە کوتی. ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە. هاوڕێیان وەرە تو ینی بەجددی ژان نەتگرێ گەنجی کورد هەموو شۆڕشی کورد لە ئەوە موحتاج کورد بژی. ئێستا گەنجی کورد ئەکڕێ و ئەفرۆشێ وەکو سەردەمی عوبودیەت
وەلەوەش زیاتر بە سکس دەفرۆش. سەکس کاچ منێچێتی زۆر کادیرتان لە ئاکرێت دەزرێژی سکسی کراسەوی بەس ئەو کاکە کادیرەکانی خۆت لەو پارەی وە دەکەن گەوادی دەکەن. ژنیشیان هەیە ژنێکی عەرەبیان لەبەردەستە لەو تۆڕە مافیایە ئەوی تەسلیمیان نەبی بە ژنەکەی دەیگرن. پاڤڵ تاڵەبانی ئەو پیاوە زەریفانە تەیە قوبات هەمووش بە قوبادی دەخڕن. ئەو ستافەکە یەکە چەند سۆرانی مەعرەزەت و بەس بێنەوە سۆرەت و لە مەعرەزی چ ڕەبتت هەیە بە وێندەر؟ چ ڕەبتت بە وێندەر هەیە؟ سەرپەرشتی بەشەشیان دەکەم و ئەڵقاڵقەنە. هاوڕێنەوانە شوێن دەفرۆشن، مەهازەی دەفرۆشن و پاست ئەوەی بە سکس من بەرپرسم لەوە. بەس ئەو ژنە عەرەباوانە دەستنەوێن دەرکە جوان بن پێیان دەڵێن لەگەڵمان سکس بکە پیاوەکانتان و دەینە دەرێ دەگەریان بن. مۆبایل دەفرۆشن، مخدرات بە سعری خەیاڵی دەفرۆشن، ئانوتەکەیان سعری خەیاڵی ئیلا ئیلا ئاخری. قسەیمە لەسەر ئەوەیە هاوڕێیان بنە ماڵەی نازم شەریف کە چارپێت ڕسمی شەهیدی لە پسەوەدا ڕێز بدادەنێنم بوانە، بەڵام بڕۆم بپرسن. ئالان لە چەمچەماڵ بووە، ناوی باوکیان نازانم، ڕەنزدەر عەبدوڵای شوئون دڵشادی مجرم. بڕۆن بپرسن جگە لەو کەیسەی، بڕۆن بپرسن ئەگەر ئەمن تۆمەت نەوەکانتان دەکەم کە سەرشۆڕیان کردین کە ئیشی گەوادی دەکەن لەو سزنەی. چەندین زیندان هاوڕێیان جلچیان دەگۆڕن، دلی ژنیان لەبەرەکەن، مەکیازیان دەکەن، مویان لە قەلبی لێ دەکەن وەکو دەیانفرۆش. چ تاوانەکە؟ چێ قوبوڵی ئەوەی دەکات؟ بڕۆن بپرسن تاقیقە چی بێ لایەن بزانن ئەمن ڕاست دەکەم یان نا. هاوڕێیان من یەک و دوونیە پێم دەڵێ، هەمووم لەکنە بەس خۆ نایەم لۆتەم بڵاو بکەمەوە ژیانی خەڵک بخەمە خەتەر. بۆ ئەو بنەماڵەی ئەو بەرپرسانە بڕۆن کەسەش کە هەیە ناوی بە ناوی ئەو نەڵێن وەکووە عەرفی میم خا لە بلۆچی 2 لە قاعەی 3 بزانن فرۆشت دایتیانە کابرایەکی عەرەب بە ناوی عامر چەند مووسی لە خۆیدا ئەو کوڕە بۆ ئەوی تەسلیمی نەکەن. تەسلیمی ئەو کابرایان کردە بڕۆن فەحسی بکەن ئەگەر دەزرێشی نەکراتە سەر. باشە؟ چ بێشەڕەفیەکە؟ چێ بەرگە دەگریتن؟ ئەوە هاوڕێیان بڕوا بکەن لە زیندانی هەولێر برادەرێک دەیگوت زۆر جار هەبووە خۆمان تاس بێنێ لێ نەکردم گۆلۆ وت کۆما هەندە عەرەب و ژن و ئەوانە هەبوون ژن بوو وەڵڵا نازام عەرەب وتی عەرەب تاس بینی هاواریان دەکرد دەزرێژیان دەکردە سەریان یان تەعزیبیان دەدان دەگوت دەستدرێژی بۆ هاواریان دەکردە پاڕانەوە. تەسەوڕ کەی لە قۆناغی مومینی کارمەندێک کە دەنگەی هەیە وە بەشە چشمان بڵاو کردەوە کارمەند هەبووە بە منی گۆچیە وتی خەڵک هەبووە عەرەب بووە لە بەرم پاڕایتەوە هەردوو پێڵایی ماچ کردمە هۆڕۆڕ گریا گوتی تەسلیمی ئەو نێربازانم دەکەن تکاتانەیەکەم وتی بە مەئمونم گوتی مەئمون گوتی لێی گەڕێ با بڕواتە ژۆرێ با بڕواتە ژۆرێ ئەگەنا کە سکس نەکەن کێشەم زۆر دروست دەبی لە ئەوەی هێ من دەبنەوە بە سکس. برادران من ئەلێرە ئاخر ئینزار ئەوە بڵاو دەکەینەوە ئێستا دەبینی تۆماری دەنجی دایکەکە و کوڕەکەی بزانن بنەماڵە شەهیدی یەکێتی لە چ دۆزەخێک دەشی لەژێر سایەی حوکمی یەکێتی نەک پارتی نەک بەعس نەک داژی کرد و ئەگەر یەکێتیەک شەرەف و کەرامەتی هەبی و شتانە قبوڵ ناکە گەنە مەرێ خوێنم سەوزۆ نازام چوو یعنی ئێستا بنەماڵە شەهیدانی خۆتان کاچی خۆم وا دەشی. هاوڕێیان پاڤەر تاڵەبانی کارە توویە قوباتەوە ئەوە لەگەر ئەو باندەیە تر نازانم کە قوبات گوت دیفاع لە جێندەر بکە ئاوا کە قەیدی ناکە ئەوە شتە چی یعنی پێشکەوت خوازیە بەڵام کاچی من دیفاع لەو گەواد و تەرەس و ئەوانە دەکەی ئەوانە بە سایتوو دەخۆڕن. ئێستا منەوە تۆمارەشی دەنجی بە عەرەبیشم تۆمار کرد بەس گوتم با مەجاڵێک بێلمەوە بڕواکە نەهاتیە تۆمارەکی عەرەبی ئێستا یەک دەقە
خلال الأيام القادمة سأنشر وثيقة إنه كيف تم بيع إرهابي قطري إلى الدولة، إلى العائلة القطرية بأكثر من 6 ملايين دولار. وأطلب من رئيس الوزراء العراق محمد شياع السوداني بالتحقيق الفوري عن سجن سوسي. كيف يتم بيع الشبان عمرهم 20 سنة للسجناء اللي عندهم قوة مادية كبيرة للتمتع بهم بالاغتصاب، وهاي جريمة ضد البشرية. أطلب من رئيس الوزراء بالتحقيق الفوري عن سجن سوسي، وأنا مستعد لتقديم كل أدلة ورقم الهواتف والأسماء اللي مجرمين والضحيين عن هاي الجريمة ضد البشرية. هاوريان من يكشم بدور درجة أشتي بعضكم ويك خطابي بعربي ددم كاتش خوش فرمو جيب بقرن تستاوانا قرجر ساهي يشوتي دكري فرات سنگاي وقت خوي هواري دكرت لا شري بشت عشان ماركس جور هالكنا بزعنا حزبي شيوعي تعريفي تسلا برنبر بيرو باورقان دكا زي مثلا يتشتين اجتماعي شهید و سرکردگان و خەڵکی خەمخۆری گۆڕ هەڵکەنن حزبەکەتان ئێستاکە دەستدرێژی کارمەندەکانتان دەستدرێژی سکسی دەخەنە سەر هەوڵ دەدەن بخەنە سەر بنەماڵەکانی خۆتان. تاوان ئەو گەنجەی دەنکەی بڵاو دەکەنی زۆر شەرافەتمەند خۆی سوستاند بەس لەبەر ئەوەی ئەوە نەکرێت. بەس ئەگەمە فریا نەکەتنە دڵنیا بە لەگەریان نەکرد نەماکرد بە ئاڵڵا فەرمووجێ لە دایک و کوڕەکە ڕابکرد. کاتەی خۆش ڕێز و خۆشەویستی ئاوڕێیان ئێستا ئێمە لەگەڵ یەکێک لە دایکی ئەو زیندانیانان کە ببینن چنە حەقیەک بەرامبەر بنەماڵەیەک شەهید کراوە. ئەو کاتت باش بۆ تۆ باشتر سەڵاو و ڕێزمێ بۆ جەنابەت. سپاس دەکەم. سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەن کێشەی ئەو کوڕەی تو چییە؟ یعنی بۆ بەری نادەن؟ بۆ تووشی ئەو هەموو کێشەیە بوو لە زیندانی سووسێ؟ وەڵاهی بۆ بەری نادەن کاکە هۆکارەکەی ئەگەر هۆکارەکەی شتێکی وها بووایە حەقم ئەدا ئەمە لەبەر حەقانەتێکی ئەو کوڕ من نەکای کوشتە نە لەسەر مخەدەراتە نە کێشەیەکی ئێمە عائیلەی بۆ کوڕەکەم سجن بووە. ئیستاکە لەوێ قەزەیەکیان خستە سەر کوڕەکەی من لەسەر شەرەف و ناموسی خۆی حەقی خۆی داوا کردو نێشتە دەستی بۆ ببەند هەستاوە لەسەر ئەوە نەقلیان کردە بەغا لەسەر ئەوەی دەستدرێژی لەسەر کتابێکیان بۆی کرد ناردیانە بەغا. یعنی لە ناو زیندانی سووسێ هەوڵەکە بوو کە بەهۆی ئەوەی بەپێی ئەو زانیاریان بەڵێ ڕاستەکەی یعنی ئەو بە حکمیەوەی هەوڵیدا ئاولیاندا مخەدەرات و مۆبیل بفرۆشەکەنەی فرۆش گوتیان دەدەین دەتفرۆشینە کابرایەکی بێڕەوشت کە ناوی حەمەبا جەلانە. لەسەر ئەوە چی لە خۆی کرد ئەگەر لە زاری تووشەوە باز بکرێتن؟ وەڵاهی من وەکو دایکی ئەو کوڕە لە نیزگۆت ئاگادار بووم دوو جار سێ جار ڕۆشتم بووم پێش ئەوەی کوڕەکەم خۆی بسووتێنێ هانای بۆ مێنا ویستم لەگەڵ ئەو کەسەیە کە کوڕەکەم بفرۆشێ بەناوی دڵشاد و ڕەنجەوە بەڵێ داوام کرد دوو جار سێ جار بیبینم خۆی پێشانم نەدا خۆی شاردەوە گەیشتمە ماڵ بڵێن یەکشەم مواجهەیم کرد دوو ڕۆژ سێ ڕۆژی پێچ و کوڕەکەم سوتا بە سوتاویش ئاگادار نەکرامەوە. سێ ڕۆژ دوای ئەو سا لەلایەنی زیندانەکانی سیسێ یەکێ لە زیندانەکان بۆ خۆی سوتانە تاوەکو بۆ خۆی سوستان بۆ ئەوە خۆی سوتان ویستیان بیفرۆشن بە کابرایەک لەسەر شەرەفی خۆی حەمولی نەکردی من چۆن هێرم دەستدرێژ بکرێتە سەرە من ساحب شەرەف و ناموسم کە سوکارمەیە من کەسێکی وەن دەبێ ڕەوشتین لەسەر ئەوەی وای لە خۆی کرد ئەنا هیچ زیانێک و هیچ زەرەرێکی بۆ کەس نەبوو کوڕ من. بەڵام لە ناو زیندانی شماوەیەکی زۆر هەرتیماریان نەدەکرد بە پێی ئەو زانیاریانەی ما. بەڵێ
بەڵێ هێشتاکم کە ئاوارەکە ئەڵێ سوتاما بکەم گەنەوە تەلەفۆن بۆ دایک کەسکارمەکەمی ساوارەکە ئەگەنم تا قسەی بەس ڕۆشتی ناشرینشیکی ئەوترێ لەسەر ئەوەی کەوا قسە بە کوڕەکەم کراوە من شتێکم وازێنا کوڕەکەمیان ناردە بەغا تاجی لەوێش بەدەستی ئەوانە هەمان شێوە خەریب و تەعەدای لێکرێتر ماڵی چەند کەسێک ئاوا بێ هانام بێت ئیسەش داواکارەکەم داواکاریم هەیە هانا بەم بۆ بەرپرسانی هەموو دەستە باڵاکان بۆ کاک قوبات بۆ کاک باڤێڵ هیوادارم وەکو ئافرەتێک وەکو دایکی ڕۆڵەیەک وەکو کچە شەهیدێک وەکو دایکێکی دڵستا داواکەم بێنە دەنگمەوە کوڕەکەم وعدی ڕۆیە لە حکمی خۆی تەواو کردووە حکمەکەی نەماوە ئەبایە 20 شەو پێش ئیستەبەر بایە 8 مانگ لە 8 مانگ و هەتا ئیستەبەر نەبووە کوڕەکەم ئیمڕۆ بەیانی دەفتەرەکەی هێنا لەسەر هۆکاری مۆری ئالان ناردێتە بەغا بە کتابی دڵشاد و ڕەنجە بەسەر کوڕەکەیان ناردێتە بەغا هیوادارم جوان لە دەنگم بێ بۆ سەرۆکی پاڤێڵ بۆ دەستە باڵاکان بۆ هەموو هاواڵەکان بێن بە دەنگمەوە بەهانامەوە سێری وەزعی ئەو کۆی من بکەن لە ناحەقەیە کەچی بەسەر دێ باشە تو بەڵێ فەرموو کاکە کوڕەکەم نە لەسەر پیاوکوشتنان نە لەسەر مخەدەراتان نە لەسەر شتێکی لەسەر شەرەفی خۆی سوتاندووە بووای بەسەر بێ هۆکاری چییە کەس نایەتە دەنگمانەوە کاکە لەم وڵاتەیە پیاوی فەقیر بۆ بزرە بێ بۆ ڕۆڵەی فەقیر بخورێ بدرێتە دەم هەموو کەسێکەوە باشە خوشی بەڕێزە توا بزانم هاوسەرەکە شەهیدە و باوک شەهیدیەکێتیە بەڵێ هاوسەرەکەم هەمان شێوە باوکم هەمان شێوە نەمان بەڵێ بەس پێشمەرگە بوو باوکت وەنیە پێشمەرگە یەکێتی بوو باوکم شەهیدی سەنگەرە لەگەڵ کاک ڕۆستەم لە جسری کەرکووک شەهید بوو لە ڕاپەڕینەکەیە بەڵێ ئەی هاوسەریش بە بەرتەقینەوە کەوت یەکێتی بووە بزانم بەرتەقینەوە کەوت بە برینداری مایەوە بۆ وەختێکی دواتر بە وەفاتی کرد لەو کاتێ وەفاتی نەکرد بە برینداری مایەوە بەڵێ بەرتەقینەوەکەی جەکرا ئەگەر خەڵک بیزانەوەی کەرکووک بەڵێ باشە یعنی زۆر زەی سەیرە یعنی یەکێتی بگاتە ئەو ئاستە بێڕەوشتەی کە بنەماڵەیەکی وا قوربانی دەروک و شەهیدی خۆی خۆگەر هەر هاوڵاتێکیش بن داعشیش بی نابی هەوڵ بدرێت تجارەت بە ئینسان بکرێەوە بدرێتە نێربازان یعنی ئەوە تاوانێکی نێودەوڵەتیە دژ بە مرۆڤایەتیە کەچێوە لە کادیری لەگەر بنەماڵەی شەهیدی خۆیەوە لە بنەماڵەیەکی هەژار دەیکا کە بە خوێنی هەزارانی وەکو ئێوە ئەو یەکێتیە دروست بووە با ینی من نازانم ینی پاڤێڵ تاڵەبانی قوبات تاڵەبانی چاوە ڕۆچیان هەیە باز لە یەکێتی بکەن هەتا خەڵکی یەکێتیش مەکتەب سیاسەکانیان سەرکردایەتەکانیان ئەگەر عزت نەفس و کەرامەتیان هەبێ نابێەوە قبول بکەن کە منداڵی شەهید ئەوڕۆ بەو دەرەجەیە دەگاتە ئەو ئاستەی کۆمەڵێک کەسی مافیا لە ناو زیندانی سێ تاوانیان بەرامبەر دەکەن من نازانم ئەگەر قسەیەش کەتە بێ بفەرموو ئەمە تەواو بوون هەرویسمان ئەوە بزانین دەستخۆشی لێکەم بەس داواکارم لێرۆڵم دەستی ماندوو ئەگوشم بە دەستانەوە دای وەکو دایکێک جۆم لێ ڕابگرن بکەنە خاتری خۆ پێغەمەر کاک قوبات کاک پاڤێڵ بگەنە دەنگمان بگەنە سەی بڕۆن بە چاو خۆتان هەندێشی ببینن کوڕەکەم وەعدی خۆی زێت بۆیە چەند کەی دەبوایە ئازاد بکرێ ئەبوایە 8 کتابی داخرا لە محکەمەی کەرکووک حاکم ئیفرازشوتەکەی بۆ بەست ئیفراز و کوڕەکەم لە 8 هەتا ئیستەماوە یعنی سەر زیاد باشە خالی شوانی وعدی بە تودا وەزیری عەدل باشەوە بە چاو ڕۆک ئێستاکە یعنی وعدی بە ئێوە نەدا کە لۆتان ئازاد بکە کاک وەزیر وعدی پێمان داوە بەس ئەڵقڵ شت هاتە سەریکی لەسەری ماوە بەڕاستی هەتا ئیستاکە خۆشم تۆزە ناساو بووم بەس چاوەڕوان بووم لەوەیە نازانم لە بەغایە کتابەکەمان ئەڵێن ماوە دەستی ئەو کەسانی تێکە نردویانە وەزیر نا ئەوانەی کە کتابەکەیان کردنادیان وەکو ڕەنجە و ئالان و دڵشاد دەستی ئەمانی لەسەرە بەڵێ ئیسە زێرۆ داواکارم
هەموو دەستە باڵاکان بەرپرسەکان داواکارم بە ڕەنگی مناڵی هەژار و مناڵی بێکەسەوە بێن وەکو دایکێک داوایان لێکەم وەکو دایکێک دووبارە و سێبارەڵم مەمنونم بەس بگەنە دەنگم کوڕەکەم هەتاکەی ئەم کتابەی نایەتەوە ناگەێنەوە ماڵ. باشە لەو ماوەی بەر لەوەیەوە بینێ لەو ماوەی هەموو ڕۆژنەیان دەگوت ئەو ڕۆناسبەی بەر لۆتان ئازاد دەکەین؟ بەڵێ وترا وتیان ئەقڵ شت هاتۆ بەسەریا ئەقڵی نەورۆز ئەقڵی ئەمە ئەوە بەسەر هاتووە ئیتر نازانم ئەڵڵاو یعلەم لە بەغایە کتابەکە جارێ ماتۆ سەرۆکی وەزیر دەستخۆشی لەو شەکە من مەمنونیم بە خەمی کوڕەکەم و هەستا بای خۆی ئەگەر ئەو نەبای کوڕەکەم ناگەیشتەوە سیسە بەڕاستی من ئەویان حەقانەت ئەڵێم دەستی خۆش بێ من مەمنون و بەس وعدیشیدا کە ئازادی کە بەڵێ بەڵێ ئەجارش بەدەنگمانەوە بێ بگاتە ئەوەی کتابی کوڕەکەم تەواو با بگاتەوە جێ خۆی. یعنی ئێستا لە 8 ئەو کوڕی تو لە زیادەچی لە ژوورەوەی بەبێ ئەوەی بدرێتە مەحکەمەیان سجنی هەبیتن. بەڵێ بە زیادەوە لەسەر زۆر زۆر بە زیاد شۆ لە 8 مانگ ئیمڕۆ 24 مانگە ئیمڕۆ بەیانێت چاوەڕێمە هەموو ڕۆژەگەڵام خوای ئیستا تەلەفۆنەکرێ کوڕەکەم نێتەوە. بەڵێ بە هیوان ئازاد بکرێ بە هیوان ئازاد بکرێ زۆر سوپاس بۆ ئێوەش بە هیوان ئەو غەدرەی لە ئێوە کرا لە کەسی تر نەکرێت چەندە لە زۆر بنە ماڵی ترکرا لە زۆر زین ئەوەی گۆ یەکەم حاڵەت نییە و زۆر حاڵەتی کە هەبووە بەداخەوە چەند ساڵێکە لە زیندانی سووسێ ئەو دەنگۆ هەیە لە زیندانەکانی تریش ئەو حاڵەتە بێ ڕەوشتیانە لە بەرامبەر بەشێک لەو کوڕە هەژار و کورد و عەرەب دەکرێت. زۆر سپاس بۆ تو خوشتی بەڕێ زۆر سپاس. میکەڵەڵی خوا بگەم پێم دڵشادی شوونە لێ لەبەرەوەی تەجاوز جارێکە تاجر موبایلەکەم کەشف کرد ئەلێ نێرینە لە حەمەباد زەڵامی زۆرگێت کەنە لەویاکەم من کوڕە شەهیدم دایک کچە شەهیدێکێتیە مەعفڵی خەدرمێ بکرا هەناو لە شوێنێکم لە سنوورێکێتیە تێجە هاتونە وەڵام ئەلێ چاو دەرەکەین لە قسم بازەکان لەم سەنەوە تا بەتەمەم بنێنە لە حەمەباد زەڵامی کابرای هەتی و بازە مێرباز ئەلێ لەکات دیرماکە بجێمیانە بێ مخەدەرات و دەرمان و موبایلمان بفروش وەڵڵا خوا قەبوڵ ناکەم غەدرم لێ نێکە عەبدوڵڵای شوونێ ناردە بۆلام ئەو ڕۆژە ڕایت ئەنمارێ ناردە بۆلام لە ڕێگی مقەدەم زەید و عەبدوڵڵا لە ڕێگی کاک دڵشاد و ئەتۆ بۆلام ئەلێ وەڵڵای غەدرم لێکە بەخوا خوا قەبوڵ ناکە بەسێ بەرەی گەندەڵێکم کەشف کردە ئەوە بلێ مادە من یارمەتیانە دەم گەندەڵیان بۆ کەشفەکەم بەس نەک بڕم گەندەڵی زیادکە و کەمینەکەمەوە خوا قەبوڵ ناکە لە ڕێگی حانوتەکەەوە هەزار مخەدەرا دێتە ژوور و شەماڵ سالم وانهاری و وەزعەکەی وێران کردووە ساکی خەتای منە مناڵێکم والی 2000 خوا قەبوڵەکە کوڕە شەهیدماوە لەناو شەهید 10,000 شەهید تەنە شەهیدمانێ لەناوەکێتی ئاوا علیراکەوەمان لێ بکرێت دڵشاد دێ بۆ لامانێت و کوڕە شەهیدی کوڕە شەهید نیت دوێنەدا پێم و هەزار قسەی پێم کردە دوێنەکە علي من لا يقوم الطالباني وبسمية يا اخي خوا قبل لك والله غدر منين والله خوا قبل لك والله وافضل وضحك قرحاني تحرك فضل تلاقيهم دكتور الوغم كنت الشات محاربة ما كنت هو ثاني طبعا هم هيك شد ممنوع عن يقتلنا نوزن ذلك نستخوم مكوجين بقرحان الشات عدام لك من يستخوم مكوجب لقسم دائما شيني لخفر دائما شيني أبفر شيني يوام لي بس كنت عادي يوام يشوفوها كنت هتلك حظك ما وصلت لا بتشيك ما رسالة ده ما قمت أقدر كده كاك نازم سوني باش كاك أكتا وشي باشا تخوص فمش دارين في مالي داوشيش میکەڵەڵی خوا بگەم پێم دڵشادی شوونە لێ لەبەرەوەی تەجاوز جارێکە تاجر موبایلەکەم کەشف کرد ئەلێ نێرینە لە حەمەباد زەڵامی زۆرگێت کەنە لەویاکەم
بكره شهيد مدايك كتا شهيد يكيتي معقول خدر ما يبكره هنا وتلوش شوينك من السنور يكيتي تزهاتنا ولا علي تصاود لك لقص من بعد كان لهم سنه وتابع تمام بالمير لا حما باظلاني كابري هاتي باز بالمير باز علي لا قادر ما كبت جميع انا بمخدرات ودرمان وموبايل ومفروش والله خوا قبل الله كم غدر مليك نيك عبد الله شوني انا عاد ولا او رجل رايد انمار انا عاد ولا لرقي مقدم زيد عبد الله لرقي كايدل شادو تقول ملل والله غدر مليك بصراحه خوا قبل الله بس بري قندليكم كشف كذا اي او بلي ما دام يارمتي انا دم قندليم بو كشفك بس نكبرهم قندلي زيادك وكمينه كمان خوا قبل الله لرقي حانتك وهزار مخدرات ديت الجير الشمال سالم ونهاري ووضعك ويران كده ساقي خطي من عليكم والد وزاد خوا قبولك كرة شهيد معه لنا شهيد هزار شهيد تاني شهيد معني لنا كيتي أولي راك ومعني بكري بس شادي ولا معني كرة شهيد نيت جوانا دابيمو هزار في غلطي فين كتب بينك علي من اللي يقوم الطالباني وبس ما يجي أخو قبولك والله غدر منين والله خوا قبولك والله وافضل وصحك وبقرحني تحرك وضل تلاقيهم دخسيل وغم كنت الشات محاربة مكان هو ثاني طبعا هم هيك شد ممنوع عن يفتنا نازل يعني نستقوم بكوجم بقرحان الشات عدم لك أمني سقوم بكوجم القسم دائما شيني الخفر دائما شيني أبصر شيء يوام لي بس كنت عادي وانا شوفوا كنت هتلك حظك ما وصلت لا بكشيك ما رسالة دم قمت أقدر كده كاك نازم سوني باش كاك أكتا وشي باشا تخوص فمش ضرب في مرة داوشش